بەراوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ بەڕێز محەممەد حەکیم و تەبێژی کۆمەڵی دادگەری کوردستان تاوتوی چەند پرسێکی گرنگ و هەسیستیار تایبەت بە دۆخی عێراق و هەرێمی کوردستان لە ناویاندا مەسلەی پەرلەمانی نوێ هەروەها مەسلە بژاردننی سەرۆک کۆمار و حکوومەتی نوێ و مەسلەی پێکێنانی حکوومەتی زۆرینە لە عێراق دەکەین. کاک محەممەد بەخێرمە سوپاس زۆر سوپاس. ئەگەر سەرەتا دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم لەسەر یەکەم دانیشتنی پەرلەمانی عێراق سەرتان چی بوو لەسەر یەکەم دانیشتن وە پێتان وایە ئەو لێکترازانی کە دروست بوو چی لە ناوماڵی کورد بێ لە ناوماڵی شەعبێ ئەمە هۆکاریەوە بوو کە لێکترازان دروست بێ یەکەم دانیشتنی خۆری نوێی پەرلەمانی عێراق؟ بسم الله الرحمن الرحیم. لێکترازان لەسەر ئەو پەیوەندیە یان ئەو ڕێکەوتنە سێقۆڵیەی کە لە نێوان پارتی و سونەکان بە قیادەی حەلبووسی و شیعەکان بە وەڵەنتەیاری سەدر لەتێکی شیعەکان کە فراکسیۆنی زۆرینەیە هەم لە عێراق هەم لە ناو شیعەکانەوە فراکسیۆنی یەکەمە کە سەدرە. ئەو لێکترازانە لەوە دروست بوو هەم بۆ پۆستی بۆ هەر سێ پۆستە کە دیارە ململانەکان هەبوون و نیگەرانی یەکێتی لێکەوتوتەوە وەفدی هاوبەشیان لێ بوو دوایش بۆ خۆیان وەکو باز دەکەن کە دەرکەوتووە بڵێن پارتی ئەو ڕێکەوتنامەی هەیە پێ ئەو ڕێکەوتنامە چێتە ئەو دەنگدانەوە. تەبێ ئێمە پێمان ناخۆشە و پێمان خراپە و پێش ئەوەیش ینی پێش ئەوەیش ئێستا کە گلەی لەیەکەکەن ئەو دوو حزبە من پێم وانە نەکرد بۆ ئێمە بۆ ئەو دوو تەرەفەی تریشکردنەوەی نوێ و یەکگرتووی ئیسلامی کە نوێنەریان هەیە لەوێ واتە 14 کورسی تری غەیری یەکێتی و پارتی کە نوێنەرایەتی خەڵکی کوردستانەکەن هیچ ڕاوێژێکیان پێ نەکردوون پێشتر لەسەر ئەوەی لە ناو پەرلەمانە و لە جەلسەیەکەمە چی دەبێ و چۆن دەبێ و چۆن بکرێ وەکو کورد باشە. بەس پێ سەرەتایەکی خراپ بوو دانیشتنی نەوەی مانگ دانیشتنی پەرلەمانی عێراق؟ بەڵێ سەرەتایەکی خراپ بوو و ینی بەڵام دیار بوو وە کۆڵی تاریکی شەو سەر لە ئێوارە دیارە ینی ئەوە شتێکی چاوەڕوان کراو بوو. خراپیەکەی لە چی دایە بە بۆ چوونی ئێوە؟ خراپێکی تەوان بۆ کورد وەکو کورد خراپە گەرچی نازانانی منەوە بۆ شوێنێکی خۆم پێم وایە کورد ینی یەکدەنگیش بن لە بەغدا یەکێتی و پارتی زیاتر بڵێن زیاتر بۆ پلە و پۆستە و شەڕی پۆستەکانە کاکرێ و شەڕی کۆمەڵی ئیمتیازاتی زۆرەکە لە بەغدا هەن ناڵێن هیچ نەکراوە بۆ هەندێ بابەتی تری مافی و شایستەی دارایی ئەوانە بەڵام ئەوە هەست پێ ناکەی زیاتر سە ململانەکان لەسەر پلە و پۆستە ئەنی مەرجیە کە کوردی یەکدەنگ بوو لەوێ بۆ ملەتی کوردیش زۆر باش بێ هەر نەبێ ئەندێ جار ینی لەوێ وەکو چەند بەرەیەک یان وەکو بڵێن لێکترازانێک هەست پێ نەکرێ لە نێو پەرلەمانی عێراقا بڕێک بۆ باش بێ کە کورد بۆ پۆستەکان یەک نوێنەری هەبێ وەکو وێستەی کە پرسی سەرۆکایەتیە ئەو شتێکی چاکە بەڵام تەجروبەی چەند خولی پێشوو ئەوەی گەیاندووە کە ئێمە هەندێک پرسی نەتەوەییمان هەیە و هەندێک پرسی کوردستانیمان هەیە و لە سەرویانەوە بادەی 140 هەیە و شایستە دارایەکان و مافی پێشمەرگەمانە ئایا چی کراوە چی نەکراوە چیەکرێ کورد دەبێ وەرەقەیەکی هەبێ وەرەقەیەکی هاوبەش وەرەقەیە هەموو پەرلەمانتارەکان هەموو حزبە سیاسەکان لەسەر ئەو وەرەقەیە پێک بێن و ئەو نوێنەرانەی کە دیاریان دەکەن دەبێ و بکەی بە مەش بەسەریانەوە کە دەبێ ئیش بۆ ئەو خاڵانە بکرێت. باشە بەس لە یەکەم دانیشتنی پەرلەمانی عێراق باز لە ڕێکەوتن دەکرێت بۆ کڕینی دەنگی پەرلەمانتاران ئێوە هیچ ئۆفەرێکە بوو بۆ ئێوە یاخود ئێستا بۆ نمونە باز دەکەیت کە هاوپەیمانەکەی سەدر و حەلبووسی و پارتی 180 کورسی بەڵام تقریبا 228 کەس دەنگیان دابوو لە هەڵبژاردننی سەرۆکایەتی پەرلەمانی عێراقا باز لە کڕینی دەنگ دەکرێت کڕینی پەرلەمانتار دەکرێت ئەوەی تەواترە کڕینی پەرلەمان دەنگی پەرلەمانتار شتێکی واردە بەڵام ئایا بەڵگە و ئەو
دۆسیە ببرێتە دادگا و چی بەسەردێەوە یان نازانم ڕاستەکە بەزی سەسیا و پەیمانی بەڵام تەواترە لە وازیان هێناوە بەرەی ئیمتیدات بەڵێ تەواترە لە بەغدا کە بازرگانی بە دەنگەوە دەکرێت کۆمەڵی دادگەری و پێشتر کۆمەڵی ئیسلامی ئێمە ینی هەر تەعاملێکیش بکرێ یەکەم خەڵکی ئێمە تەعاملی شەخصی ناکە و هیچ کاتێکیش ئێمە بە مقابل دەنگمان نەداوە بە هیچ پرۆسەیەک ینی هیچ مقابل کاتی خۆی کورد یەکەم هەڵبژاردننی 2005 75 کورسیەنا ئێمە 2 کورسیمانێنە ئێمە سەرکردایەتی ئەو کات بە بەیان نامەیەک دوو دەنگەکەی خستە سەر لستی کوردستانی چکە لستی کۆمەڵ ئەو کاتە لستێکی جیاواز بوو بە دەربوو لە سیا و پەیمانی کوردستانی ئەم لستی و پەیمانی کوردستانی بۆ پەرلەمانی کوردستانیش بۆ پەرلەمانی عێراقیش بەیەکۆ بوون ئێمە لە لستەکەیانە بووین لستی خۆمان جیابوو لە 2005 ئەو بوو لە کوردستان 6 کورسیمانێنا و لە بەغدا 2 کورسیمانێنە 2 کورسیەکەمان بە بڕیارێکی سەرکردایەتی خستە سەر لستی هاوپەیمانی ئەوپان بۆی ئێمەش کوردین هەموو دەنگە کوردەکان بەیەکەوە بوو و هەڵوێست و مۆقفێکیش بوو و پێشی زانرا لە کاتی خۆیان هەر لەو کاتەوە تا ئێستا ئێمە هەر مۆقف هەڵوێست و ئەوەیەکمان هەبێت ئێمە لە ڕوانگەی بەرژەوەندی خەڵکی کوردستانەوە ئەگەر دەنگ مەسەلەن ینی دەنگ بدەی بە مقابل ملیۆنە دۆلار و زیاتر و کەمتر و یانەندێ مەساڵحی تر ئەوە نە کۆمەڵ وادەکانە ئەوانش کە نوێنەرایەتی ڕاستەقینەی کۆمەڵی دادگەری دەکەن شتی واکە ئەمە لە خەت بووین لە هەڵبژاردن و جەلسەیەکەمی پەرلەمانە لەگەڵ نوێنەرەکەمان کە کاکسۆران عومەرە لە خەت بووین و بە ڕاوێژی ئێمە هەر هەڵوێستێکی نواندە بێ و هەر دەنگێکی دابێ یان نەیدابێ ئێمە پێشگیرکەستان نەکردەوە هەم بۆ خۆی لەوێ بووە ئەو بەرچاو ڕوونتر بووە ئازاد بووە بەڵام ڕاوێشی لەگەڵ ئێمە هەبووە و شتیوا دوورە لە کۆمەڵی دادگەریەوە کە معاملە بە دەنگیەوە بکە ئێمە خاوەن پەیامێکین و خاوەن پرۆژەیەکی کە پرۆژەی ئیسلامیە و ئەوانە لە ئێمە ناوەشێتەوە بەڵام دواتر حزبی سیاسی هەندێک جار لە هەندێک گەمەی هەڵبژاردنە هەندێ هاوپەیمانیە دەبێ و چۆن دەبێ و ئەوە هەموو کەسێ مافی خۆیەتی وانێت لە داهاتووە ئەنی لە عێراق ئێمە مەسەڵەن حکوومەتێک دروستەکرێ حکوومەتی زۆرینە مەسەڵەن ئایا ئێمە بڕیارمان بەرامبەر بە حکوومەتەکە چییە بێ چی نابێ ئەوانە کۆمەڵە پرسی داهاتوون ینی هەموو حزبێکی سیاسی مافی خۆیەتی دوجار ئەویش بەقەدەر بوون و وجودی و پێگەی حزوری هەبێ باشە دوای دینی سەر حکوومەتی زۆرینە بە زۆک و حکوومەت ئێوە ئەگەر ڕەنگە نەخشە کۆتاییەکەی حکوومەت هەروە بێ هەموو لایەنەکان بەشدار بن زۆرینیان حکوومەتی زۆرینە بڕۆ ناکەم بچێت سەر ئێوە بەشدارە بن لە حکوومەتەکە خو پێشتی شابرارتاندا و بەشداری هیچ دانوستانێک نەکەن ئەگەر شتێکی ئابێتە پێشەوە خۆتە زانی ململانیەک لە بەغدا هەیە و حکوومەتی زۆرینە و بەرامبەری ئۆپۆزیسیۆن حکوومەتی زۆرینە و ئۆپۆزیسیۆنێکی ژیرانە ئەوەی کە سەدر باسیەکە یان ئۆپۆزیسیۆنێکی نیشتیمانی ینی ئەو نازانم و تەسمیە ئەو چەمکێک وڵایی وەک بڵێ ینی زۆرینە پێکەێنین و ئەنج دەبێ عاقڵ بن و بێدەنگ بن و ئەوی لێ خوێنمەوە بەڵام عێراق حکوومەتی زۆرینە هەڵ ناگرێ ئەوەی ئێمە هەندێ جار هەندێک خەڵکیە بینین و هەندێک چاودێرە بینین و پێی زانیاری و پێی خوێندنەوە و لێکدانەوەی خۆمان حکوومەتی زۆرینە لە عێراقا بەو تەشکیلی کە باسەکرێت لەوەی زۆر نەخایانێ یان لە دایکیش ناوێت احتیمالە لە دایک بێ بەڵام پێ ناچێت زۆر بخایانێت تەمەنی زۆر بێ لەبەرچی لەبەرەوەی کە ئیتاری تەنسیقی کە چەکی دەرەوەی سوپای عێراقی پێەیە کە بریتێ لە حەشت ینی لەو ململانیە و شەقامیان هەیە ڕاستە کورسیان کەمێنەوە بەڵام هەم شەقامیان هەیە و هەم چەکیان بەدەستە بە دۆخی عێراقا
ئەتوانن وا بکەن کە ئەو استقرارە دروست نەبێ کە ئەوانەی لە پشت حکوومەتی زۆرینەوە بەتەمان وەکەوەی ئێستا کە ینی تۆ ئەو خوێندنەوە هەیە کە مەسەرەن کاکنێچیروان بۆ گەیشتۆ بە تورکیا ینی لێکدانەوەیە کە هەیە ینی لە نێوەندا عەرەبیەکان کەویشەوەیە سەرۆکی حکوومەتی عێراقی لەوێ تەکلیفی لێکردبێ بە پێی عیلاقەی لەگەڵ ئەردۆغان و لەگەڵ حکوومەتی تورکیا کە ئەو جۆرە قەسفانە لەوێ لەم کاتە بۆ گەمەی نێو عێراقیەکان شتێکی خراپ بێ هاتە جەماعەتی ئیتاری تەنسیقی بیقۆزنەوە بۆ شەقام بجوڵێنن بەرامبەر بە حکوومەتی کازمی و خۆتەزانی و هەموو لایەکە زانن کازمی ئێستا زیاتر نوێنەرایەتی ئەو تەحالوفە ثولاتیە کاکە هەیە و مرەشەحی سەدر مرەشەحی یەکەمی تا ئێستا کازمیە. باش بەسەر بڵین پێدوایە لە کۆتاییدا حکوومەتی زۆرینە ینی قورسە پێکێنانی چکە بازێک بەس ڤیتۆ لەسەر نوری مالکی هەیە ئەگەر ئەو تەناو بەشدار نەبێ و دەبێتە حکوومەتی زۆری یاخود بەکەڵ عێراقی پێمانە حکوومەتی زۆرینە قورس بێ بۆ چونکە جلسەی یەکەم قورس نەبوو دەرچواندنی حەلبوسی بە 200 دەنگەوە و بڵێن هەردوو جێگرەکە وانێ بە پێی اتفاقی سێ قۆڵەیەکە هەبووە لەبەرەوە من تێپەڕاندی حکوومەتی زۆرینەش بە قورس نازانم بەڵام ئایا تەمەنی حکوومەتەکە چەند دەبێ خۆتە زانی لێکدانەوەیکی کەی شێویشەوەی لە هەر حاڵەتێکا بێ تەمەنی ئەم وەزەی عێراق ئەم هەڵبژاردننی عێراق 2 ساڵە ئەو قسەیش هەیە ینی هەڵبژاردنێکی تر بکرێت دوای 2 ساڵی تر واوترێ وا خوێنیتەوە کە ینی ئەو لێکدانەوانەی کە دەکرێن لە نێوەندا عێراقیەکانەوەی کە هەر پرۆسەکە خۆی تەمەنی 2 ساڵە ئیجاوەرە حکوومەتێکی زۆرینە کە بەرامبەرەکەی معارەزەیەک بێت کە معارەزەکە بریتی بێت لەمانەی ئەم ناوانەی کە هەن هادی عامری و مالیکی و ئەمانە قورسایی خۆیان لە عێراقا هەیە. باش بەس بە بۆ چوونی حکوومەتی زۆرینە بە کەڵکی عێراق نایەت یاخود تەوافقەکە شەر پێشتر شکست جۆرێک لە شکستینە ناوەرە چارەسەرکردنی کێشەکان بڵین ناکۆکی نێوان پێکاتەکان زای چۆنەکە حەکیم خۆی حکوومەتی زۆرینە شیعارێکە بەرز کراوەتەوە کە گوایە استقرار بێتەوە بۆ عێراق و گەندەڵی نەمێنێ و بەڵام لە بەغا کە وردەبیتەوە ینی خۆ ئەوانەی کە ئێستا داوای حکوومەتی زۆرینەکەن هەبوون لە حکوومەتەکانی پێشینەیە و لەو گەندەڵی کە هەیە بەشدارن ینی ئەمە دروشمێکە بەرز دەکرێتەوە لەوە بۆ هەڵخەڵاتاندنی بەشێکی زۆری جەماوەری عێراق ئەگەر ناوانە خۆیان هەبوون لە حکوومەتە ینیوانە پۆزیسیۆن نەبوون 2005 هەروانە 2005 هەروانن لە بەغدا و لە هەموو مەساڵحی عێراق و خۆ تۆ بڕۆ لە بەغدا ینی لە بەسرە و لە باشووری عێراق و لە شارەکانی تر هەموو ڕێگاوبان هەرەوەی کاتی سەدامە باڵەخانەکان هەر کاتی سەدامە خۆی چیان بۆ ملەتە نەکردووە بۆیە کەیەنە کوردستان بە باڵەخانە و بەیان دێوەزی کوردستان سەرسامن برایانی عەرەبمان ینی چکە لای خۆیانەوەیش نییە ینی ئەو وینی مەسەلەن پارێزگاکان کە چێتە عێراق هەر پێش وەخت تەوزیع ئەکرێ ئەو پارەی بۆ پەرەپێدانی پارێزگاکان لێ لە عێراقا هەر پێشتر تەوزیع ئەکرێ ینی هەزارها پرۆژەی وەهمی هەن ینی $1 ملیار لەسەر پرۆژەیەک کە چێتە سەری ینی ئەچێتە سەری وەکو خۆیەتی چیان کردو خۆم وەزارەتەکان بەدەستی وەزارەتی تەندروستی ماوە بەدەست سەدرەوە بووە نیە بانکی مرکزی کە دەڵاگرام بۆ دەڵم بەدەست سەدرەوە کارەبا باماشەوە مەسەلەن دۆخەکە ئەرەوانە لێ بەرپرسن کە هەن باشە ئایا بە حکوومەتی زۆرینە بۆ چی نیەکەیەکە چارەسەر ببێ ینی چی بەزڕێشە تەوافقەکە شەرشکستی هێنا مادەم هیچ چی بکرێ ینی مادەم حکوومەتی زۆرینە نەبێ کاک حەکیم ئەگەر ئەوە بگەڕێنەوە چینەوە بۆ فەلسەفەیەک ئایا بۆ عێراق چی حکومڕانێک باشە ئەوەش ینی قسە و لەوەی لێکدانەوە و لەوەی بڕێکی قسەی شەخصی خۆمی تێکەوێت لەوەرە دۆخی عێراق تەسەوەرم وایە هەر وەکو خۆی وەکو چۆن 2005 هاتووە هەر ئاوا تێپەڕە بێ ینی چونکە بۆ ینی لە بەغدا هەموو بەرژەوەندیە
هەموو بەرژەوەندیە ینی مەسەڵەن هەمووی بە ناوی ئەم بە ناوی شیعەوە بە ناوی سونەوە بە ناوی بەڵام مەساڵح و ئەوەیە کە خۆی کردوونەتەوە باش و مەساڵحەکان دابەش بوونە و وەزارەتەکان ئەفرۆشرێن و ئەکڕێن و دەنگی پەرلەمانتار کڕین و فرۆشتنی پێوەکرێت تەوان ئەمەی کە باوە و ئەمما خۆم مەبەست هەمویان نییە هەش بێ لە ناو سونەیە لە ناو شیعەیە خەڵکی محتەرەم و بەڕێزن کە دەنگی خۆیان نافرۆشن. باشە بەس بینی سەرسەرە کۆمار ئێوەکو کۆمەڵی دادگەری چۆن لەو پۆستە دەڕوان و پێتان وایە مڵکی کێیە بەرکەوتەی کێیە؟ وڵای کاک حەکیم ئەمە مڵکی کێ و بەرکەوتەی کێیە ینی ئەو کاتێش مڵک بوو بەرکەوتە بووە بڵێن هەر خۆ بەڕاوێژ و بین نەبوو بە پێی اتفاقێکی استراتیژی و حزبی سیاسی بوو لە کوردستان و پرسێک نەبوو بڵێن هەموو لایەنە سیاسەکان وانێ ینی پێشتر دیارە زەمەنی مام جەلال وا بووە کە سەرۆکی عێراق بۆ مام جەلال بێ و سەرۆکی هەرێم بۆ کاک مەسعود بێ وانە ئاوە حکوومەتیش ماوەیە مناسەفە بووە و دو ساڵ و ماوەیەکین پارتی بووە و ئەو ینی ئەوە ئەوەی کە بینیمانە تا ئێستا ئەمما ئێستا هەرچی بوو بێ ینی ئەمەی کە ئەکرێ تەوەن دوجار شتێکی خراپە ینی بۆ کوردوا باش بوو کە بەڕێی ئێمە کە بە یەک کاندید لە بەغدا بەشدار بێ و ئەم دوو حزبە هیچیان لە هەڵبژاردننی کاندیدیانە و لە دیاریکردی کاندیدیانە خۆ هیچ ڕاوێژیان بە لایەنە سیاسەکان نەکردو ئەنی کۆبوونەوەیەکی لایەنە سیاسەکان نەبووە تاکو بوترێکە نوێنەری کورد کێ بێ و جا لەسەر چی ئەساسێک بێ ینی ئایا پرۆتۆکۆلێ مەسەلەن نەخشەیەک خەریتە تەریقێک کە نەخشە ڕێگایە کە ئەم نوێنەرەی کورجا پارتی پێیەکێتی بێ هەر لایەنێک بێ بێلایەن بێ ئایا لە بەغدا چی ئەکا ئەم 4 ساڵە چی ئەکا چی بۆ ملەتی کوردەکە ئایا ئەو پرسە دەستوریانە چۆنە جوڵێنێ ئایا بۆ مافە بۆ شایستەدارەکان چی ئەکا چی ناکە ئەمە کۆمەڵی پرسن کە ئێمە لێی ینی دوو بە دەربوونێ لە ڕاوێژ و لە کۆبوونەوەیەک ببێکە ئەو 4-5 لایەنەی کوردستانی بگرێتەوە ئەنی وا بە ئێمە نەکراوە پێم وانە بە دوولایەنەکەی تریش ڕاوێژی ئەو پێتانە لە ئەسڵ دەبوو هەموو حیزبە کوردستانەکان بڕیاریاندا بە لەسەر ئەگەر نوێنەری کووردە چووکە خۆ دەزانی لەوێ عرفی دوای 2005 دوای دەست و پەسەندکردی دەستوری عێراقی عرفێک کاتوتە ئاراوە لە عێراقدا کە سەرۆکێکی پەرلەمان بۆ سونە سەرۆکی حکوومەت بۆ شیعە و سەرۆکی کورد سەرۆکی کۆماریش بۆ کورد وانە جا ئەمەی کورد بە پێی اتفاقەیەکی پارتی و یەکێتی بووە کە بۆ یەکێتی بێ ینی اتفاقەیەکی استراتیژی بووە لە بینیانە تەفاهم بۆ نووسراوە بووە ئەو بینی خۆیانە ئەمما ئێستا ڕای ئێمە ئەوەیە کە ئەو چاوەڕانیشمانەیە بە پێی ئەو بەلاغی کە ئەنجومەنی باڵادەری کرد کە ئێمە چاوەڕانیمان هەیە کە ینی بگەن بە یەک بە نەتیجە و ئەم 6 ڕۆژێش ئەم 6 ڕۆژێش کە ماوە دوور نییە گۆڕانکاری ببێ ئەمە زانیاری هەر پێشبینی خۆتە بیستوە بڵێن لە وەڵاهی بە ڕۆژ زانیاریەکان و پێشبینیەکان ئەگۆڕێن مەسەلەن دو-سێ ڕۆژ پێش ئێستا لە ڕۆژێکە مەسەلەن شانسی بێلایەنێک زۆر بەرز بووە بەڵێ دوای خامۆش بووەوە مەسەلەن ئایا بەیانی دوجار چی ئەکرێ هەندێک لێدوانی بەرپرسانی کێتی و پارتیان کە مەسەلەن باس لەوەکەن وڵا دوجار ژەهرەکە خوڕێتەوە چی ئەکرێ و ئەوانە نازانی ئایا دوجار بڕیان لەسەر چیە درێ و بە چی ئەگا دۆخەکە بەڵام وەکو ئێستا تەماشاکەی بە پێ ڕقم حتمما دیارە مەسەلەن نوێنەرەکەی پارتی بە پێ اتفاقی سێ قۆڵیە وایە ئەم اتفاقیە جا پارتی بەرام ڕوبەڕووی کۆمەڵی ڕەخ نەبووەتەوە پارتی خۆتەزانی و جەماوەری کوردستان زانن نەک بڵێ دژایەتی بەرپرسە باڵەکان لەسەر ئەندێجار لەسەر لێدوانیان تەحەڕوکیان ینی هات دژایەتی و وینی پەرلەمانتارێکیە کرد 3-4 پەرلەمانتار بوون خۆ زانین لای پارتی بە عێراقچی و بە خاین و بۆ لە قەڵەم دران
ئەو 15 کەسەی پێشوو لە نێو 15 کەسەکە 3-4 کەسێ بەڵام پارتی ئێستا خۆی ئەوەی کە ڕەخنە لە خەڵکێکی ترەگرێ خۆی پیادەیەکە سەر ڕێکەوتنێک کراوە ڕەسە ڕێکەوتنێکی حزبیە بەس دوجار تۆ بە ناوی کوردەوە کوردێکەکەیتە سەر و کۆمارێکەکەیتە جێگەری پەرلەمان ئایا اتفاقێ چۆنە ینی حەقە ملەتی کورد پرسیێم ڕێکەوتنە سێقۆڵیە ئەم جۆرە ڕێکەوتنانە لە ئیتارە حزبەکەی دەرەچێ بۆ ئیتارێکی تر ئایا ملەتی کورد حەقێتی بڵێم اتفاقیانەی جاروبارم حزبانەی کەن لەگەڵ ئەم لایەنانە چی تایە بۆ کورد چی شتێکی تایە ئەگەدار نین هیچ ئەندێشتمان بیستووە یعنی ئەوەی بیستمانە لەبەرەوە من نەمبینیوە ناتوانم بە بیستن حکم بدەم بەڵام ئەوەی بە بیستین بیستومە ینی خاڵی زۆر گرنگی تیانە چەند باسی کەرکووکی تیانە باسی 140 تیانە باسی نەوتوموچە و یەکلاکردنەوە باسی وانەشی تیانە باسی مافی پێشمەرگەوش لە ضمنی حقوقی منظومەی دیفاعی عێراقی و من ضمنی هەلپێشمەرگە ینی ئاوەکو چۆن لە دەستورە هاتووە بەو شێوەیە دیارە خاڵێکی لەوە سەدریش بێویش تەطبیق لەگەڵ ئیسرائیلان نەکرێ ئەوەیشم بیستووە بەسەمانە دوجار نازانم ینی من ناتوانم دڵنیایی بدەم کە بڵاو نەبوو بەس خەرەکە چی بۆچی بڵاوی ناکەن بڵاو نەبووەوە دەبینی نێرانی خەڵک ببینی دەبینی نێرانیەوە پرسێکە پەیوەندی بە پارتی دیموکراتەوە هەیە و ئەوانش حزبێکی سیاسین حەقی خۆیانە و چوارەم لستن لە سەر ئاستی عێراق و یەکەم لستی کوردستانین کە سیوە کورسیانەیە ئەمافی خۆیانە بەڵامەوە ئەوە بۆ چوونێکی منە پێم وایە هەندێک ڕێکەوتنامە هەیە بەیانێگەر کۆمەڵیش بیکە هەندێک ڕێکەوتنامە هەیە لایەن کۆمەڵ سونە شیعە ملەتی کورد حەقی خۆیەتی بەس من پێم وایە ئێستا ئێمە مەسەڵەن ئێمە وەکو کۆمەڵ کە خاوەن ئێستا یەک کورسیشین ڕێکەوتنامەیەک بکەین لەگەڵ لایەنێکی سونی لەگەڵ شیعی پێم وایە برادرانی ینی زۆری ڕشەکرێتە سەرمان و بە خاین و عێراقچی و بەوانە لە قەڵەمەدرێن بەڵام بۆ خۆت چیەکەی بۆ خۆی چیەکە ئازادە بەس ڕەنگە مافی ئێمەمانانی شەڕەخنەمانە بێت تێبینیمانە بێ و سەرنجی خۆمان دەربڕی و مافمانە بێ بڵێن باشە فەرموو ئەو اتفاقی چۆنە چی تایە بۆ کورد وانە و تۆ اتفاقەیە کە دوجار ماڵی کوردی لێکترازانەوە ینی سەر لێکترازانێکی خراپەیە ینی دۆخی ئێستا ناشبێتە 2010 ینی دۆخی ئێستا دەراویشتی خراپترێ بێ بۆ 2010 کە چتە ململانێکەوە نوێنەری یەکێتی هەموو کەسەی زانەی دەنگ زیاترێنێ چکە ڕێکەوتنی سێقۆڵی نەبوو لەبەر ئەم ڕێکەوتنە سێقۆڵیە بە تەسەوەری من ئامانج لێ سەرۆکایەتی هەرێمە سەرۆکایەتی عێراقە ینی اتفاقێکە بە تەسەوەری من بە خوێندنەوەی من ئەتوانی بڵێ ینی اتفاق ثلاثی لمنصب الرئاسة ینی اتفاقێکی سێقۆڵی بۆ بەدەستێنانی سەرۆکایەتی ینی وا تێگەم وسەرن جێگری پەرلەمان زۆر گرنگ نییە یەکێتیش کێشەی نیە لە جێگری پەرلەمانە خۆ جەلسەی یەکەم لەسەر جێگری پەرلەمان نەبووە کێشە دروست نەبووە یەکێتی پێم وایە ئەگەر مەسەلەکە سەرۆکایەتی نەمێ و هەندێک پۆستی یەکێتیش هەیە ئێستا لە بەغاو لای پارتیە ینی پێشترین یەکێتی بۆی سێن پارتیە پۆستی هەستار و حەساس لەبەرەوە ینی ئەم ئیتفاقیەوەی لە خوێنرێتەوە بەس بۆ گەیاندنی مەسەڵەن نوێنەری پارتی بە پۆستی سەرۆکایەتی ئەمە زیاتر ئەمەی لێ خوێنرێتەوە بۆیە جاری پێشوو ینی خوێندرەوەکان وا بوو نوێنەرەکەی یەکێتی ململانی 2010 بەرەو سەرکەوتنە بەس ئێستا دۆخەکە جیاوازە ئەگەر هیچ گۆڕانکاری نەبێ وەکو ئەم لەحزەیە بێ تەحالفە 180 کورسی هەیە واتە نوێنەرەکەی پارتی مسۆگەرە شکست بۆ نوێنەری یەکێتیە لە 2005 تا ئێستا یەکەم جارە سەرۆکایەتی لە دەست یەکێتی دەرەچێت هەر سەرۆک نییە دوو لیوایە لەشکرێکە لە ڕایۆشکار و ینی مەسەڵەن منتەسیبین و لە زەمەنی مامجەلال و تا ئێستا لە سەرۆکایەتیە دیارە یەکێتی لەشکری خەڵکیە ئەمانە کۆمەڵە دەراویشتەی تر
کاک حەکیم ینی تۆ کە دۆخی بەغا بیستی جیاوازە نەختێ لێرە ینی لەوێ مەسەلەن ئەمانەی کە لە 2023 چوون کوردی خۆمان و بەرپرسانە هەموو دەستی بەسەر خانوو ئاگرتووە و خانوو هەیە ئەیفرۆشێ بە 18 ملیۆن دۆلار و هەیە داتەکرێ ساڵانە ملیۆنی دۆلار 2 ملیۆن دۆلار 3 ملیۆن دۆلار ئێستا هەمووی چاوی لەوەی خانۆکەی لە دەست دەرنەچێ هەمویان خانۆکەیان چکە سەدام کاتی خۆی چی مبتە لە کاتی خۆی و قسڕ و شتەکانی هەیە بە ناوی حکوومەتەوە نووسیوە بە ناوی خۆیەوە نییە دەورە کە بە ناوی خۆیەوە نییە لەوێ ئێستا مولکی حکوومەتە کە مولکی حکوومەتە بە کرێمانە بە کرەیەکی ڕەمزی چەند هزار دینارێک گرتویانەوە بە چەند ملیۆن دۆلارێ بەکرێ دەنەوە لەبەرەوە یعنی هەیە ئێستا ناوێکی گەورە و خانۆکەی فرۆشتووە بە لە 2004وانە استیفزازی ینی استیفزاز بڵێ ینی خاوەن خانۆکەی کردووە سەویش ڕای کردو جەماعەتی سەدام بووە ترساوە و بە چەند دەفتەر دۆلارێک لی کڕیوە و بە ڕسمی کردو ناو خۆی و دوای فرۆشتوێتی و هەیە داتە کرێ و هەیە فرۆشە بە قونسڵێ و هەیە فرۆشە بە یعنی هەر جار هەر لە خانووە ئێتر بڕۆەوە دەنگ و بۆ خۆت دەنگ ینی ئەگەر لەخوا نەترسی و ڕازگۆی نەبی لەگەڵ ملەتە 20 پرسیەتە پێشەوە توانین دەنگت بفرۆشی هەر جارە بیفرۆشی ینی تۆ لەبەرەوە مەسەلەن ئێستا ئەمڕۆ باسمان کرد لەگەڵ چەند برادرێک پەرلەمانتاریشی ئەوسونە زۆر لەوەی چیان لەو معاشە نەپێ وەرەگیرێت ژاڵێن هەموویان حیمایەکانیان لەگەڵە چیان لە ئینی حیمایە نییە ئێستا هەندێک لە پەرلەمانتارانی کوردی خۆمان 15 حیمایە 15 ملیۆن تقریبەن 4 دانە 3 دانە ئەوە کەیتر بۆ خۆی خۆ وەکو کۆمەڵ نییە بگەڕێتەوە بە دارایی وانە سێمە پارەی حیمایی چی پەرلەمانتارمانە بۆ لاوەڵ تا ئاخیر بە ئێستاشەوە ئەگەڕێتەوە دووسێ حیمایە بۆ خۆی دانات و باقیگە گەڕێتەوە بۆ داراییش ئەیداتە ئەو عەقدانەی کە حیمایە بارەگاکانی کۆمەڵی پێکەن لەبەر بەڵام لەوێ کابرای سونە و شیعە چاوی لە کە بێتە پەرلەمانتار چاوی لە 7 ملیۆنەوەینی معاش نییە یان 15 ملیۆنی ئەوە سەفەقات و دوایی دەنگ بەم وەزیرە و دەنگ بە وەزیرە و جا و خانوانە و خەزرایە منتیقەیەکی گەورەیە ینی کە ڕۆی تر ئەمە خانووی ئەمە خانووی ئەوە باوک نەماوە بۆ کوڕەمێنێتەوە کوڕ ئەڕوا ئێستا لەبەرەوە قەزێرەوە نییە ئێستا کاک فڵان ئەمێنێ و کاک سارەڕا کۆمەڵێ مەساڵحی تر نامێنێ بۆ ئەم لەمەوەڕا بۆ ئەوانە گرفتن بەڕاستی بۆیە ویستم ئەوە بڵێم دەراویشتەی تەغییرێک لەمەیە سەر کوردستانیش دەراویشتەکەی بەس دەراویشتەکەی تۆ سەر کوردستان باشە بەس ئێوەکو کۆمەڵی دادگەری لەسەر و کۆمارە پشتگیرینە پارتینەیەکی دیکەن تەرەف نین لەم ئێمە بڕیاری ڕۆژی شەمەمان بووە ڕاگەنراوەکەمان ڕاگەیاندووە و چاوەڕوانیمانەیە و لایەنانە بەتایبەت ینی چاوەڕوانیمان هەیەمە بۆ خۆیان بکرایە وانە هەموو مەسەبوون منەوەی نوێ پرۆژەیەکی خستۆتە ساحەکەوانە یا هیچ قسەی لەگەڵ کراوە بە ڕسمی چی و چۆن و چیەکە پێوە کراوە ینیەوە چیەکەن و چی ناکەن مەسەلەن بەڵێن ئەوە کۆمەڵە ئەوە یەک گرتووە یعنی ئەم دوولایەنە باتیان و کۆبنەوەیەکیان خۆیان داوایان بکردا پێمە داوای کۆبنەوە ناکەین خۆیان بیان کردایە و قسە و باسێ بکرایە و ینی لەوێ مەسەلەن چی مەسلحەت بوو و چی بۆ سومعەتی کوردیش وانە باشترە بەڵام ئەمانە هەموو نەکراوە ئێستا ئەو شەڕە لە بەغدایە و ئەو شەڕە جیازە لە 2010 بە نەزەری من بۆیە دەراوشتەی ئابڕا خراپە باشە بەس پێتاوانە تاپۆی لەسەر لایەنێک نایگلانیش دەتوانێت بە تەنها بڕیاری لێ بدە یان تاپۆنی لەسەر لایەنێک چونکە ئێستا ینی ئەم قسەیەم لێ خوێندنیەوەی لێ نەخوێنرێتەوە ئێمە بڵێن وانە بڵێت مێلمان بەلای لایەنێکایە بەڵام دوجار تۆ تەماشای پۆستەکانەکەی وانە ینی پۆستەکانی هەرێم و پۆستەکانی بەغا لێکی دەیتەوە وایەنە ینی ئایا چەنی بەر ئەم کەوتۆ چەنێ بەری ئەو کەوتۆ
وەکاکە ئەمانە هەموو کە چوونەتە بەغدا بۆ مەساڵحی خۆیان چوون بۆ بەرژەوەندی خۆیان چوون ینی بەرژەوەندیان بەدەستێناوە دوجارڕوانە پێداوی کە شەڕی پۆستەکە هیچ پەیوەندی بە خەڵکی کوردستان وێنی ئەوەی سەرسەر کۆما دەکرێت ناتوان بەگشتی بەڵام هیچ پەیوەندی بە خەڵکی کوردستانوانە دەبینی ئەوانیش هەرێکێ لە نەزەری خۆی لە وەزی خۆی کە قسە بکوانێ کە تەوزیحات داویش داکۆکی کردو دیفاعی کردو خۆ ناکرێ بڵێن بەس وەڵا ئێمن بە 2 دەنگ بە 3 دەنگ کە لە بەغا بووین هەموو داکۆکیەوە و دیفاعێکمان کردو وەڵام ئێستا ئاراستەکە دیارە ئاراستەکە گەر بۆ ملەتی کووردە ڕێککەوتنایە ڕێککەوتنایەن و لەسەر 8 خاڵ 6 بۆ ملت وایە 2 بۆ حزبەکان بواە و ئاشکرا کرایە وانە بەس ئێستا خۆ تۆ هیچ نەخشیان چییە نەخشە ڕێگایان چیەکەن بۆ کورد سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دوایی ناوبڕەکە دەگەڕێنە وڵاتان لەگەڵمان بێنەوە تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سەفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن پۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕێز کاک محەممەد سەبار بە سەرۆ کۆمار ئێوە بەشێک نین لەو ململانەیە کە لە نێوان پارتیوێکی تێسەر لە بەغداد دەگوزارێت کاک حەکیمی ئەمە هیچ بەشێک نین لەو ململانەی کە ئێستا لەسەر پرسی سەرۆکایەتیەکرێت لە بەغدا دەنگ بەکێ دەدەن ئێمە تا ئێستا دوا کۆبوونەوەمان ڕۆژی شەمە بووە لە سەرپەرشتی جەنابی مام ساعدی باپیر و ئەو ڕاگەیەنراوە ڕێی ئێمە کە ڕامانگەیاندووە کە ڕوونە تا ئێستا ئێمە هیچ بڕیارێکمان نییە دەنگ بەکێدەین و چاوەڕێین بگونجێ کورد کۆبنەوە بکە بۆ خۆی لەسەر کاندیدێک ڕێکەوێ ئێستش ئێماڵێن بەڵێ زیاتر ئاراستەکان و تێگەیشتنی ملت و حزبە سیاسیەکان ئەوەیە کە ئەم شەڕە بۆ پلە و پۆستە بۆ مەژڕژەوەندی حزبیە و کۆمەڵە لەو دەستکەوت و امتیازاتانی کە من باسم کردووە کە هەن وێڕای ئەوانە هەموو بەڵام هەریەکێتی و پارتیش بگونجێ خۆیان ڕێکەون لەسەر کاندیدێک شتێکی چاکترە بۆ ملەتەکەمان باش و ئێمە کاک حەکیم وامان هێناوە کە لەگەڵ نوێنەرانی خۆمان دوجار بە گفتوگۆ ڕای خۆمان دەرەبڕین ئێمە ئەمری حزبی ناکەین بۆ برایانەی کە لە پێشتریش لە بەغدا بوو نەزانن هیچ کات ئێمە ئەمرمان نەکردو گفتوگۆمان لەگەڵ کردووە واتە ئێستش کە ئێمە دەنگێکە دەین و دەنگدان نهێنیە
ئەو نوێنەرەی ئێمە بەشی خۆی دەبێت گفتوگۆی لەگەڵکەین وانە ڕێی وەرگین ڕێیمان کە دەنگ نەدەن بڵێن ئەنی ئێمە چکە ئاوایە سە خۆ دەزانی لە خەریتە عێراقی وایە سەدر ئەمرەکە مالکی ئەمرەکە ئەمە ئەمرەکەوە نییە ئێمە بەڕاستی یەک کەس بێ و دە کەس بێ گفتوگۆ و دوازار و کەسش ڕێی خۆی هەیە و بۆچوونی خۆی و خوێندنەوەی خۆی هەیە ئەمما بەشێکنین ئەمە ڕای حزبە و ڕای پەرلەمانتار و ڕای هەمومانە بەشێکنین لەو ململانە باش بەزۆ بۆکو لێکترازان لەسەر کوردستان ئەگەر ئەمە ڕێک نەکەم تا هاوتی ماگ لەسەر کاندیدێکی هاو بەش خراپ دەبێت چکە ئەمن خوێندنەوەکە ویستمەوە بڵێم ینی خوێندنەوەی ئێستا 2022 لەگەڵ 2010 جیایە 2010 پۆستێکە ئینێکێتی بووە وانە دوای مەسەڵەن فواد مەعسووم کاکبەر هەم بووە پارتی مرەشەحێکی هێناوە وایەنە دۆخی پارتی لەبەر ریفراندۆم لە بەغا ئاسایی نەبووە ئاسایی نەبووە شکستی هێناوە دەراوشتەی لەسەر حکوومەت و سەرۆکایەتی ئەوە لە هەرێم نەبووە بەڵام ئێستا ئایا ئێمە خواستیەوەمان نییە و شتێکی نەخوازراوە لامان بەڵام دوجار پیستی و ئێمەش نەمان بیستووە و هیچ لقایەکمان ئێمە لەگەڵ یەکێتی نە لەگەڵ پارتیە بووە بەڵام ئەوەی شایە جاروبار ڕەشەی جاروبار ڕەشەیەکی هەندێ سەرکردە یەکێتی ڕەشەی دوو ئیدارەیی و ئەوە دەکەن ینی باسەکرێ و شتانە باسەکرێ ئەما کە ببێ مەسەڵەن کشانەوە یەکێتی لە حکوومەت بۆ خۆی نەمانی حکوومەتەکەیە وانە دروستکردنی دوو زۆن بەڕسمی و وەکو خۆی بە فعلیش وایە بە واقعی دوو زۆنە و دوو ئیدارەیە و دوو پارەیە و دوو ئەوەیە بەڵام زەقترە بێتەوە ئەمەش خزمەت بە خەڵکی کوردستان ناکە خەڵک معقولە لە 2022 ئێستا دڵە ڕاوکیەوەیەتی 200 ملیۆنەکە ملیارەکە 200 ملیارەکە کێیەگە جارێ هەندێک فیئە هەن فیئەی معاشخۆر و موچەخۆری کوردستان هەمویان معاشەکەیان لە ئەوانەیە کەون ناخیرەوە هەمویان چاوەڕێ 200 ملیارن وانە 200 ملیارەکە کەی دێ 20 مانگ دێ 25 دێ ئێستا وانە ئێستا ئەوە دووی دووە کەی ئەگات ئەم نیوەی ملەتی کورد ینی تووشی دڵڕاوکەیەک و تووشی وەزێکی نەفسی خراپ بووە دەبێ نوێنەرانی حزبە سیاسیەکان بە تایبەت یەکێتی و پارتی کە حکمیان بەدەستە لە کوردستان چەک پارە دەسەڵات دادگا هەموو شت لایەوانە چی شتێ لایەوان نیە چی شتێ کێیان بێ خاین یەکەن کیان بێ پاپیا و باش یەکەن کیان بێ سجن یەکەن وانە تۆبان لە تۆ تەماشاک لە هەڵمەتی هەڵبژاردنە چینە بێ بە یەکیەکەن لە ململانەی سەرۆکایەتی ئێستا بەغا چینە بێ بە یەکیەکەن دوای ئاشت کە ئاشتە بنەوە ڕوبعی ئەوە لە تۆ قبول ناکەن ڕوبعی ئەو ڕخنانە لە تۆ قبول ناکەن کە خۆتان بە خۆتانتان کرد وەرن تەبابن بە یەکەوە هەر نەبێت زمانی ئەو ملەتەی خۆتان بکەن ئەو 200 ملیارە بێت گەرچی من 20 مەکەمانی پێش و داهاتی هەرێم پێ 200 ملیارەکە بایە بووە کە معاشی هەموو خەڵکی کوردستان بدرێ و ئەو دواکەوتنێژ نەبێ بەس بۆچی وایە پێ لەسەر موچەش دەمەوێت سەرنج بزانم چکە ئێستا نەود نزیکینەوە دلار بوو بنەوە دلار ئێستا پەرلەمانتارەکان دەڵێن هەر 350 ملیۆن دلارەکە دەگرێتەوە بۆ وەزارەتی دارایی ینی نەود بەرز بێ و هەفتا بێ و هەشتا بێ و دەڵێن هەرەوەندە دەگرێتەوە وەزارەتی دارایی داهاتی ناوتەکە و باسی دەست بەسەکەن داهاتی ناو خۆ دەکرێت دەبێت ئەوە مامەڵ لەگەڵ داهات و موچەی خەڵک بکرێت ئەو شتێکی خراپە ئەو شتێکی خراپە و شتێکی ینی قابلی قوبوڵ نیە بەڵام بۆیان چووەتە سەر بۆیان چووەتە سەر و هەندێک شار من پێم وایە وەرەقەی موچە وەرەقەیەکە بەرامبەر یەک و بەرامبەر خەڵک بەکارهێنن ینیەوە وەرەقەی موچە و ئەم موچەیە بۆتە وەرەقەیە بەدەستی دەسەڵاتی کوردیەوە کە بەکارهێنێ و ئێستش بەم وەزعیکە لە بەغدایکەن ئیستقرار ینی خەڵکی کوردستان هەست بە ئیستقرار ناکە کاتێ بینێ دوو هێزی گەورەی کوردستانی کە حکومڕانیان بەدەستە لە کوردستان بە ململانەیەکی توندەوە چنە بەغدا و هەمویان هەڕەشە لە یەکەکەن ینی هەموو غەمی
خەڵک لای مهم نییە کێ بێتە سەرۆک خەڵ لای مهمە 200 ملیارەکە یەت معاشەکەی وەرگێ یان نا لایەم موچەخۆران هەمووی بۆنمونە شتێناوە بە قست جەمعی کردووە هەموو ملەتە نەدەبوو ملەتی ئێمە بەڕاستی دوای ئەوە چاوەڕێ بە ئادەی حکومەت چەند سەعات کارەبادا و کاکە کارەبا بۆ ئێستا یعنی ئێمە بەشێکین لەو ملەتەتەوە ئەو معاناتەمانەیە یعنی سە کارەبا خۆتان تایبەت نین نە کارەبای چ ئەمپێرەکەی کردو بە 30 ئەمپێر کاک دەبێ و تو بکەی بۆیلەرەکە بکوژێنیتەوە بۆیلەرەکە بکوژێنیتەوە ئیتەریەڵکەی ئەم بکوژێنیتەوە خۆ ملەتە خەریکە هەمووی ڕاکە لەسەر بۆ خوارم وەلیدە هەڵکە ئام وەلیدەکە بچڕا ملەتی کورد ینی برادرانەیەکێتی و پارتی فکریان لای ئەم دۆخی ئەم ملەتە هەیە ڕای ناڕەحەتەکان و نەدارەکانی تر و سێکتەری تەندروستی و دەوای ئەکسپایر و زۆربوونی ڕێژەی سەرەتان لە ناوە ملەتەیە و ڕێژەی بێکاری لە ناو ملەتەکەیە و ڕێژەی نەداری لە ناوە ملەتە ئێمە جا ئەو مەشروعانەی کە کراوە هەمووی ڕێ لە ڕێڕەوی لافا و ئاو گرتووەوە بێتە لافا و ماڵ و ممتلەکاتی ئەو ملەتە لە ناو ئەچێ و ئجا ئەو وەزە ئەمنیەی کە هەیەە هەر کاتێ وڵاتانی شتیان دیهاتەکانی کوردستان و شار و شارچەکانی کوردستان قەسفەکەن و ئەمانش بێڵوێست و بێمەوقفن و ینی خاوەنی کوردستانیش نین ئێمە خاوەنی کوردستان نین ئەو وڵاتانی دەرەوە خاوەنی کوردستان هەرکان چیان بیوە چۆنیان بیوە ئەو دۆخە ئەوان دروستیان کردووە ئەو دۆخە وەزەوە ئەو سیستەمەنی و دەوڵەتیە دروستی کردووە و ئەو سیستەمەنی و دەوڵەتیە تەوانەوانە ئەو زلێزانە درۆکەن لەگەڵ ملەتی کورد لەگەڵ عێراقا ئەو وڵاتانە هەر وڵاتێکیان داگیر کردووە خاپوریان کردووە هەر وڵاتێکیان داگیر کردو خاپوریان کردووە خراپتریان کردووە داگیرکرد چۆتە هەر وڵاتێ خێر و بێری نەبردووە خێر و بێری بۆ خۆی بردووە ملەتی سەرگەردان کردووە و دۆخی تێکداوە بۆی عێراقەکان هەموو بە شیعە و بە سونە و بە کوردیشەوە کوردیش ینی ڕێژەیەکی باش خواستی ئەوەیە کە ڕژێمێکی وەکو ڕژێمی پێشوو ببێ وەکو هاوڵاتی بڵێ مەچینە سەردانەکەی ناچین شار و شارچەکان ینی ئەو ماوەیەمە لە شارچکەیەک سەردانمان کرد کابرا کۆمەڵ نێ سەردانمان کردو ئەڵێ کاکە ڕاستە منی لە 74 مەسەڵەن گوندەکەی خابوور کردم و هێنامێتی هەموو جەمەعە ئەڵێ بەڵام کاک 500 دیناری ئەو کات 74 500 داوە پێم بلۆکی پێداوم ناچی پێداوم خانوم دروست کردووە دوایی مانی 15 دیناری پێداوم بۆ معیشت جا خواردنی پێداوم ڕۆن ئارد ئیجا تێوەرە تەعین بە تەعینی کردوم بە 50 دینار 50 دینار 74 وانە 78 بەڵێ باسی 78 کرد کاکەمە ئەمە ئێستا نییە هەمووی خۆی دۆخی خۆی بەراورد دەکا ئێستا سێرەکە یعنی ئەو کاتم 8 ساڵ شەڕکردن معاشی کەس نەفەوتە ئێستا دۆخی ئەم ملەتە بەڵێ لەسەر باج و ڕسوماتەکەشەوەی کە هەیە بەڵێ جا باج و ڕسومات باج و ڕسومات ینی هەروەکەدەن لە دەرگای باج و ڕسومات ئەمڕۆ من وەرەقەی کارەبایان خستۆتە ژوورەوە وەرەقەی ئایان خستۆتە ژوورەوە و دوو ئافرەج لە دەرگایاندا وڵا کرێزبڵ ینی ئەو ملەتە جا بە ئەمڕۆ یەک ژمارەی زۆر ژمارەکەم دیقەت ژمارەیەکی زۆر مەبلەغێکی زۆر چەند 100 میلیارد دینار ئەڵێ ساڵانە داهاتی زبڵ و خاشاکی ئەو لێرە کە کوێیەکەنەوە هێتی باشە سرف کرێتەوە خەڵکەکە باج و ڕسوماتەکە بڵێ باسی داهاتی وەزارەتەکانەکەن کێش باسیەکە دوایی وەزارەت ڕێی محکەمەی لێگرێەوە مەسەڵەن وەزارەتە و داهاتی کواوە ینی شکستێکی تاو تووشێم کابینێ وەڵای شکستی تەواو چاوەڕێی حوتی مایەکەین بەڵێ ینی بەس خواست ناکەین و ئێمە ئەزانین ینی دۆخ لە دۆخ خراپترە لێکترازانی ئەم برادران لە کوردستان
پێکەوەبوونیانیش هەر مشکلەیە لەسەر عێراق بەس ئەلکترازدانیش هەر دەربارەی مشکلەیە خەڵک لە کوردستان نەمانی ئەم حکومەتە و دویدارەیش تۆ نازانی دۆخەکە بەرەو تاریکی ڕوا نازانی چی خزمەت دەکات بۆیە ئومێدمان وایە و چاوەڕوانەی چاوەڕوانی ئەنجومەنی باڵایە کە بەشکەم تا حوتی مانگ هەر نەبێ ینی بگەنە نەتیجە و شتێ نەکەن دەراوشتەی خراپێ بێ بۆ هەرێمی کوردستان و بۆ خەڵکی کوردستان وێڕای ئەو مەینەتەیە کە خەڵتێدا باشە پێنج خولەکمان ماوە بە سەبارەت بە ئەو ئێستا دەست پێشخەریش هەبوو سەرۆکی پارتی دەست پێشخەری کرد بوو ناو ماڵی شیع بەس سەرەوەی لایەنە کوردیەکان جگە لە پارتی لایەنی تریەکێتی و لایەنەکانی تر بۆ ئەویش دەست پێشخەرێک نییە بۆ ڕێستنەوەی ناو ماڵی لایەنە کوردیەکان باشکردنی حکومڕانی بۆ نییە وەڵاهی بۆ نییە کاک حەکیم نازانم ینی هەست بە بەرپرسیارەتی ناکرێ وانە ینی هەست بە بەرپرسیارەتی ناکرێ ئەگەرنا هەندێک جار هەندێک لە سەرکردە کوردیەکان ینی دەرفەتیان بۆ دێ بچنە مێژووەوە بەڵام موفق نین موفق نین تەوفیقێتە بەر دەرگایان کە تەوفیقی ینی ڕێگای تەوفیق نایکەن نایگرنە بەر ئێستا چی تێدایە مەسەڵەن لایەکیان بۆ لایەکیان مەسەڵەن وەزێ بۆ وەزێەوە نییە هەنیەوە بەڵام تەبەن چاوەڕوانەکەش دوایی لە پارتیە بۆ لە پارتیە بەڵێن باش پارتی لە کوردستان چەند پۆستیەیە و چەند ئەوەی هەیە لە کوردستان 35 کورسی لە عێراق کورسیوانەیە باشە ئەی پۆستی سەرۆکایەتی هەرێم لایەو نییە ئەی پۆستی سەرۆکی حکومەت لایەو نییە ئەی سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکایەتی پەرلەمانیش لایەوانە قەینا تۆ نە لە حکومەت سەرۆکایەتی زۆرەی خوا نە لە هەرێم سەرۆکایەتی زۆرەی خوا لە پەرلەمان سەرۆکایەتی زیاترەی خوا دوو دەنگ بە دەنگێکە ینی خۆ دیارە لەبەرەوە لەوێ چاوەڕوانەکە لە پارتی زیاتر بێ کە دەست پێشخەر بێ بۆ یەخستنی ماڵی کورد و مەسەلەن شتێ باشەکات دەوری بێ بەس بۆ تۆ ماڵی خۆت وانە ماڵی خۆت ئەولاترە ماڵی خۆت ئەولاترە کە هەوڵی یەخستنی بدەیت خۆشتان لەگەڵ ئێمە زۆر هەنگاوە تەوان هەر بەرەو مەسەلەن سیراع و ئینەی بە پەرلەمانتارێکت قسەیەکەکە حەسانەی لەسەرەگرێ ینی مەسەلەن کۆمەڵە پێیجی سێبەرە هێڕشەکەنە سەر سەرۆک فراکسیۆنت ئەندام پەرلەمانت خۆی بە فیتەوە نییە مەسەلەن گرفتە ینی ئەوانە کۆمەڵە شتن گرفتی پەرلەمانتارێکە سەرکردەیەک وەزێکتە ینی هیچ دەست پێشخەریە بۆ یەخستنی ماڵی کورد نییە لە ئارادا ئەوش زیاتر بەوە دەکرێت کە خۆی وابزە حەجمی زیاترە و کورسی زیاترە هەمووشمان نەزانین ئەم کورسیانە چۆن پیا بوون وانە خۆزانین هیچ پرۆسەیەک بێت تەزویر نییە و هیچ پرۆسەیەک نیە ئەم برادرانەیەکێتی و پازی تەزویری ئادەک هیچ هەڵبژاردنە لە کوردستانە لە 92 نەکراوە ئەمان بە لێشا و تەزویری تێدا نەکەن هەر نیزامێک ئینتیخابیە گۆڕی ئەوان ئەنتێکەیە دۆزنەوە و زیرەکەن چی سیستەمی هەڵبژاردن چی سیستەمێکی هەڵبژاردن ئینەکەی دوایە هەر تەزویری تێداکرێت بەمەی ئێستەوە ئەی باشە چەند هەزار دەنگی دووبارە 160 لە هەولێر بووە نەبوو بەڵێ ئێمە لەم ناوچێش لەم و ناوچەکان هەستپاس بۆ تەزویر و بە دەنگی دووبارەوە دەکرێت دو پرسیارمەگەر خۆشتێکمان لە سەرگرنە لەسەر کوردستان خۆتان حەزکرد بۆ هەڵبژاردنی کوردستانەوە دژی دواخستنی بە کوردستان بەڵێ ئێمە کۆمەڵی دادگەری دەستمان کردووە بە ئامادەسازی بۆ هەڵبژاردنی کوردستان و پێم وایە بەم نزیکەش لە پەرلەمانی کوردستانیش کۆبوونەوە شت دەبێت وەڕێی خۆمان بڵێ دژی دواخستن ئێمە دژی دواخستن بڵێ بۆیشە ئێمە بەڕاستی هەندێ ڕێیمان هەیە لەبەرەوەی هەر گۆڕانکاری لە هەر شتێکە ینی ئەوەی لێ دەکەوێتەوە کە مەبەست تاخیربوونی هەڵبژاردن بێ بۆی مەسەڵەن ئەڵێن کۆمیسیۆن باو خۆی بمێنێ خۆ بشگۆڕێ ئێمە هەر کورسێکەمان ئەمە هەردەنگەکە ینی لەو تەغیرش کە داواکرێ ئێمە هەر ئەندامێکمانە لەمێنێ بەڵام بۆ لەگەڵی نین ئەمە بێتە هۆکارێ بۆ تاخیربوون لەبەر ئێمە لەگەڵ تاخیری هەڵبژاردنین و لە کاتی خۆی لەگەڵ تاخیر هەڵبژاردن نین
لەگەڵ تاخیری هەڵبژاردن نین لەگەڵ ئەوەی هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێت. سپاس دەکەم. سپاس بۆ بەڕێز محەممەد حەکیم کۆمەڵی دادگەری سپاس بۆی بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارم تا بەرنامەی دیکە خواتان.